ئەو کاتتان باش خۆشحاڵین کە ئەوڕۆ لە پەرلەمانی کوردستان ئامادە بووین لەسەر بانگهێشتی لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان و داوایان لە لیژنەی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان کردبوو لەگەڵ حکوومەتی فیدراڵ تایبەت بە دانوستان لەسەر مادەی 140 و ئاساییکردنەوەی ئەو ناوچانە کۆبوونەوەیەکی دوور و درێژمان کرد و بە ئامادەبوونی تەواوی لیژنە و ئەو ئەندامانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە بوون ڕوونکردنەوەی پێویستمان بە پەرلەمانی کوردستاندا هەردوو لامان کۆک بوون لەسەرەوەی کە پێویستە یەک ڕێزی ناوخۆی هەبێتن بۆ ئەو داواکاریانەی کە تایبەتن بە مادەی 140 و هەوڵێکی چڕ و پڕ بدەین بە هەموو لایەک چ لە پەرلەمان چ لە حکوومەتی هەرێمی کوردستان چ لە ئەندامانی ئەنجومەنی وەزیران لە بەغدا لە پەرلەمانی کوردستان هەموو لایەنەکان کۆک بین لەسەرەوەی کە هەوڵ جدی بدرێتن لەگەڵ حکوومەتی فیدراڵ لیژنەی تایبەت بە مادەی 140 سەر لە نوێ دروست بکرێتەوە و ئێمە پلانمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە داوا لە حکوومەتی فیدراڵ بکەین بە پیر داواکارێکی ئێمەوە بێتن و ئەو لیژنەی تایبەتە بە مادەی 140 دەست بەکار ببێت بۆ ئەوەی بەپێی دەستور بەپێی ئەو ڕێکارانەی لە دەستوری هەمیشەی عێراق دانی پێدانراوە ئەو بەرگانە جێبەجێ ببن و پاڵپشتی پەرلەمانی کوردستانمان وەرگرت بۆ هەموو ئەو هەنگاوانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ناویەتی و تایبەت بە ڕێککەوتنی شنگار پشتگیری پەرلەمانی کوردستانمان وەرگرت و دەستخۆشیان کرد لە هەمان کاتدا هەوڵ و تێکۆشانی ئەو لیژنەی تایبەت بە دانوستان لەگەڵ بەغدا سەبارەت بە کەرکووک و ناوچەکانی تر پشتگیریان کرد و لە ئایندەیەکی نێزیکدا کۆبوونەوەی تر دەبێتن لە بەغدا تایبەت بە کەرکووک و ناوچەکانی تر. جەنابی وەزیر سەبارەت بە ڕێککەوتنی شنگار ئەو ڕێککەوتنە ئێستا کەوتۆتە بواری جێبەجێکردن کێشەشتان بۆ دروست بووە لە جێبەجێکردنی؟ هێشتا نەکەوتۆتە بواری جێبەجێکردن بەڵام ئێمە ئومێدمان هەیە کە لەگەڵ نوێنەری نەتەوە یەکگرتوەکان و لەگەڵ لایەنی عێراقی لە نێزیکترین دەرفەتدا کۆبوونەوەمان دەبێت بۆ ئەوەی میکانیزمێک دابنین بۆ جێبەجێکردن و هەروە خشتەیەک بۆ جێبەجێکردنی بەرگەر. لەناو شنگال لە ناڕزایەتێک لەسەر ئەم ڕێککەوتنە هەیە لە نێوان هەولێر و بەغدا ئەوە ئێوە گویان لێ دەگرین و بەچی گەشتووە و ناڕزایەت کە دوێنێ خۆپیشاندانیان کردوون ئەوەی کە ناڕازیە دیارە دژی بەرژەوەندەکانی خەڵکی شنگارە دژی بەرژەوەندەکانی خەڵکی ئێزدیە دژی ئەوەیە کە ئەو نەهامەتی و ئەو ناخۆشیانەی ڕوبەڕووی ئێزدیەکان بۆتەوە و هەر ئەوانن کە هۆکاری سەرەکینە کە ئارامی و سەقامگیری ناگەڕێتەوە شنگار و بەشی هەرە زۆری خەڵکی شنگار لە هەرێمی کوردستان ئاوارەنە ئەمانە هەمویان پاڵپشتی ئەو ڕێککەوتنن و تەواوی خەڵکی ڕەسەنی شنگار پاڵپشتی ئەو ڕێککەوتنەیە هەندێک دەنگی نەشاز هەیە کە بۆ بەرژەوەندی هەندێک لایەنی ناوخۆیی و دەرەکی ناڕەزایەتی خۆیان دەربڕی وەزیر دوێنێک و لیژنەی هەمواری دەستوری عێراق کۆبوونەوەی دوا کۆبوونەوەی خۆی ئەنجامداوە لەسەر مادەی 140 بەشێک لەلایەنە سیاسەکانی عێراق پێیان بوو دەبێت ئەو مادەیە نەمێنێت هەڵوێستی ئێوە لەسەر ئەمە چی بووە؟ ئەمە ئەوەی کە ڕێککەوتوینە لەسەری لایە دەستوری هەمیشەی عێراق ئێمە لە دوای ڕووبارێک خوێن گەیشتین بە ئەو ئەنجامە لە درێژایی ساڵانێک لە خەبات و تێکۆشانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و کوردستانیان بە هەموو لایەنە سیاسیەکانەوە ئەوەی کە لەسەری ڕێککەوتوینەوە بە ئاسانی بە هیچ کەس و لایەنێک لە دەستوری هەمیشەی عێراق لە ناچێت. کاگرێبەر لە مانگی حوتەوە پرۆسەی چاکسازی دەستی پێکرد و یاسای چاکسازی وەزارەتەکان هەمووان ڕاستپێدراون بۆەوەی میلاکاتی خۆیان ڕێبخنەوە هەوڵەکان بۆ ڕێخستنەوەی میلاکی پاسەوانی حزبی حکوومیەکان چی لێ هاتووە هیچ ڕێگریەک هەیە بۆ ڕێخستنەوەی میلاکی پاسەوانی حزبی حکوومیەکان؟ ئەمە بابەتێکی زۆر گرنگە و ڕەنگە کاتی پێویست بێتن بۆ ڕێخستنەوەی ئێمە ئەو بەڕێوەبەراتەی کە پێویستە دروستمان کردووە و ئەو خشتانەی کە پێویستە بۆ هەر پلەیەک پاسەوانی بۆ دامبرێت لە 180 لەسەری ڕێککەوتوین هەندێکی ماوە ڕەنگە لەم هەفتەیە کۆبوونەوەیەکی لەسەر دەکرێتن و دواتر لە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر دەدرێت.